بله بنرانا با قطارك حيدر عبادي سروق وزير العراق جورا وجوهز. بكل وضوح نجدد التأكيد أن إجراءاتنا بروني ركاركاني إما دجي نتوي تركنيا كولاتي كدراوسي وبراي إيمن اما اوي كداومان كردوا رزگرتنا لسروري عراق كشانوي بپلی او هێزە لە ئێستادا لە بڕیبوونی ئەوان بە داواکاری ئێمە لە ڕێگەی زارەکیەوە یان لە ڕێگەی نووسراوە نەبووە بۆیە هاوڵاتیانی تورکیا میوانی ئێمە لێرە ئێمە دەیان پارێزین و مڵکەکانیشان دەپارێزین. ناردنی هێزی تورکی پڕچەکراو بەبێ ئەوەی کە حکوومەتی عێراق ڕەزامەندی هەبێت ئەمە یارمەتیەک نییە دژی تیرۆر، ئەمە پێشێلکردنی سەروەری عێراقە. دژی سەروەری عێراقە نابێت لە زەویەکانی عێراقدا هێزێکی دەوڵەتێکی تر هەبێت بەبێ ڕەزامەندی ئێمە و بەبێ ئاگاداری ئێمە. ئەوەی کە دەوترێت دژ بەمە ئەوە نابێت. عراق سەروەری عراق بۆ عراقیەکانە، ئێمە قبوڵی ناکەین هیچ وڵاتێک کە هێزی شەڕکەر بنێرێت، ئەمە قبول ناکەین بە هیچ شێوەیەک. لەبەرەوەی سەربازمان هەیە، سەربازی ئازا و پاڵەوانمان هەیە لە سوپا، لە پۆلیس، لە هەموو پێگاتەکان بۆ جێتیکردنی تیرۆر. والمتطوعين من مختلف أنحاء العراق من الحج الشعبي هەروەها ڕۆڵەکانمان لە حەجی شعبی، لە ڕۆڵەکانمان لە عەشایرەکان، هەموو پێگاتەکان ئێمە هێزمان هەیە. ئێمە دڵنیایان دەکەینەوە، هەموو لایەک دڵنیا دەکەینەوە هەموو پێگاتەکانی ئێمە هەمویان گشتگیرن یەکگرتوون بۆ پاراستنی سەروەری عێراق. ئەم پێشێلکاریە کە کراوە حکوومەتی عێراقی کە نوێنەری گەلە ئەمە ڕەت دەکاتەوە کە ئەمە پێشێلکردنی سەروەری عێراقە. هەموو هێزە سیاسیەکان و هەموو مەرجع ئاینیەکان، هەموو ڕێکخراوە نێودوڵەتەکان پشتگیری لە ئێمە دەکەن بە بەهێزی بۆ جیاتیکردنی ئەم پێشێلکاریە. عێراق ئەوەی پاراستووە کە پەیوەندیەکی باشی هەبێت لەگەڵ وڵاتە دراوسێکاندا. ئێمە هەست دەکەین ئاسایشی ئێمە، سەقامگیری ئێمە هاوبەشە و مەترسی تیرۆر هەمووی دەکاتە ئامانج هەموو نەتەوەکان، هەموو وڵاتەکان. ئەگەر ئێمە هەماهەنگی بکەین دژ بە تیرۆر، ئەگەر پێشوازی بکەین لە یارمەتی هاوڕێیانمان وڵاتانی دراوسێمان بۆ پڕچەکردن و زانیاری سەربازی و هەواڵگری، بەڵام ئەوە قبول دەکەین، بەڵام ئەوە قبول ناکەین کە سەروەری ئێمەی عێراق خاکی پیرۆزی ئێمە پێشێل بکرێت، ئەمە تێکەڵ بکرێت بەوەی کە ئێمە داواکاریمان هەیە، بەوەی کە هەماهەنگیمان هەبێت بەو شێوەی کە هێزێکی تورکی پڕچەکراو بێتە ناو خاکەکەمانەوە بە بێزانێری ئێمە. ئەوەی کە ئێمە ئەو جەنگی کە دەیکەین دژ بە داعش، ئێمە سەرکەوتن بەدەستێنین تێدا و سبەینێش سەرکەوتن بەدەستێنین. ئەم جەنگە لە ڕاستیدا جەنگێکە کە دژ بە پێشێلکردنی سەروەری عێراقە، دژ بە داگیرکردنی عێراقە. ئێمە شەڕ دەکەین تا ئەو کاتێک کە یەک داعشیش لە عێراقدا دەمێنێتەوە. ئەم جەنگە بۆ پاراستنی سەروەری عێراقە، ئەمەش مافێکی خۆمانە کە هەموو یاساکان، هەموو نەریتە یاسایەکان ڕێزی لێ دەگرن، دانی پێدا دەنێن. هەر کەسێک پێی وابێت ئێمە لاوازین ئەوە هەڵە دەکات. ئێمە بەهێزین بەم نەتەوەیەوە، بەم ملەتەی خۆمان، بە ئیرادەتی خۆمان هەموو قورسایەکان تێپەر دەکەین بژی عێراق. بەڵێ بینەران، ئەوە هەوادیتی گوتارە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرە عێراقی بوو لەسەر هاتنە هێزە تورکیا بۆ نافاغا ئاخا عێراقی بتایبەتی ئەو هێزە کو لە سنوورە ناحیا باشیگا سەر بە پارێزگا نینەوە هاتیە جێگیرکردن تێدا. حەیدەر عەبادی ڕاگەاند کو عێراقی پێویستی بە چه هێزەکێنینە و هەروە عێراقی دەکارن بخوا ڕوبڕۆی وان گروپێن چەکدار و هەروە داعش ببنەوە کو